ڕۆشنبیری یاسا یا پابندبوون بە یاسا کۆمەلگای مرۆڤاتی لەگەڵ هەر کۆمەلگایەکی تر لێک جیا دەکاتەوە. جا ڕۆشنبیری یاسایی لەبوو هەر کۆمەلگایەک وەکو ئەو کۆمەلگای ئێمە ئێستا بە باسی دەکەین وەکو تاکو وەکو کۆی گشتی زۆر گرنگە تاکو خەڵک مافەکانی خۆی بزانی ستەمی لێ نەکرێ تاکو خۆی پەیڕەوی یاسا بکە تاکو وا بکاتن حکوومەتەکەی پەیڕەوی یاسا بکە باوەڕکە ئەگەر ڕۆشنبیری یاسایی بەرقەرار بی خودی دەسەڵاتێک خودی حکوومەتێک ناتوانی وا بە ئاسانی ستەم لە خەڵکەکەی بکە کاری ناسایی بکە مافەکانی بخواتن بۆیە مامەڵەکردنی هەر حکوومەتێک لەگەڵ کۆمەلگایەک کە یاسا پەیڕەو دەکات ڕۆشنبیری یاسایی هەیە زۆر جیاوازە لەگەر مامەڵەکردنی حکوومەتێک لەگە خەڵکێک ڕۆشنبیری یاسایی نێو یاساکان پەیڕەو ناکە نمونەشمان زۆرە مەسەن لە کۆمەڵێک وڵاتان شۆڕژ ڕوویدا ڕاپەڕین ڕوویدا هەندێک کارەسات ڕوویدا با بڵێن ڕاپەڕینی بەهاری عەرەبی دیمان لە مەسەلەن وڵاتێکی وەکو تونس لەبەرەوەی وڵاتەکەی کۆمەڵێک یاسا و ڕێسا و ڕۆشنبیری یاسایی و حکوومەتەکەی پەیڕەوی یاساشی دەکرد خەڵکەکەی زۆر ڕۆشنبیر بوو حتا گۆڕانکاری ببورن لەو حکوومەتە گۆڕانکاری لەو وڵاتە زۆر جیاواز بوو لەگەر وڵاتێک کە 30 ساڵ 40 ساڵ دیکتاتۆریەت بەرقەرار بوو خەڵکەکە دەمکوت دەکرا ئەوەی هەبوو لە ناو سنجی پەنجی خواردبەوە جادیتمان لە تونس بە شێوازێک گۆڕانکاری کرا زۆر نەرم و لەسەرخۆ بوو لەگەر وڵاتێکی مەسەن وەکو لیبیا لەگە وڵاتێکی وەکو سووریا کە لە تەنیشتمانە کە بە بەردەوامی شەڕ و شۆڕ و کوشتن و لە ناوبردننی خەڵک لە گۆڕەیە بۆیە ڕۆشنبیری یاسایی زۆر گرنگە لە هەر وڵاتێکدا هەبی من پێم وایە پێویستە لە وڵاتەی ئێمە لە پۆلە سەرەتاییەکانی خوێندن بابەتی یاسایی هەبێتن بخوێندرێ سەرەتاکانی پەیڕەوبوون بە یاسارە سەرەتاکانی پابندبوون بە یاسا لە پۆلیەکی ئیبتیدایی و حتا ئەگە بڵێم دەگاتە ڕەوزەش خەڵک فێر بکرێت چۆن سەرەتاکانی یاسا بزانیتن چۆن پەیڕەوی یاسا بکاتن بەوەی دەتوانی کۆمەلگایەکی ڕۆشنبیر دروست بکەی وا بە ئاسانی تەقەبولی ستەم نەکات وا بە ئاسانی تەقەبولی پێشێلکاریەکان نەکە کە دەرحەق بەخۆی دەکرێتن کاتێک پێویست ئەو هۆشیارە بەو جۆرە بڵاو بکرێتەوە کە پێویستە لە سەرتاوە لە ناوەندەکانەوە دەست پێ بکرێت دەکرێت ستا بڵێن لە ناوەندەکان ئەم جۆرە بابەتان یاخود ئەم وانانە دەکرێت بڵێن کەم تەرخەمی بەخۆیەوە بینیوە کەواتە ئەم هۆشیارێک ئێستا ئێمە باز لە تاکی هاوڵاتی کورد بکەین هۆشیارێکە بەپێی پێویست نییە ئەو ڕۆشنبیریە بەپێی پێویست نییە دەتوانم بڵێم 150 تا 60 بەپێی پێویست نییە هۆشیاری یاساییە خەڵکەکە بەشێکی باش خۆی تەحمل دەکەوە بەشێکی زۆریش حکوومەت تەحملی دەکات زۆر جاران دەسەڵاتداران بەڕاستی حەز ناکەن لە کۆمەلگایەکدا حکومدارێتی بکەن کە هۆشیاری یاسایی بەرز بێتن ئێمە زۆر جار نمونەی هەندێک وڵاتان دەبینین لەسەر گرانکردنی شت لەسەر کارێکی نایاسایی حکوومەت بە چەند هەنگاوێک خەڵکەکە بە یەک جاری ئەو حکوومەتە دەڕوخێنن حکوومەتەکە والی دەکەن ناچار بن لە قەرارەکەی خۆی پاش گەز ببیتەوە بەڵام ئەلێرە بەداخەوە ئێمە ئەو کارانە نابینین و بەڕاستیش دەتوانم بڵێم نەبوونی شەقامێکی کارە نەبوونی خەڵکی کاریزمایەکی کاراش کە خەڵکەکە بجوولێنەوە بەرامبەر هەر پێشێلکارێکی یاسایی و نەبوونی قەزایەکی بەهێزیش دیعایەکی عامی بەهێزیش بەرامبەر ئەو هەموو پێشێلکاری و کارە نایاسانەی کە دەکرێت ئەوەش هۆکارێکە کە تەحملی ئەو وەزعانە دەکەن چونکە بەڕاستی دنیاک غەڵەت مەسەلەن لەو هەرێمە ڕوودەدا لەو مەفتەنەی ئێمە ڕوودەدا بەڵام خەڵکیەک نابینیتم بە وەڵام بێتن بڵێ ئەی حکوومەت بڵێ ئەی خەڵک بڵێ ئەی فلان بەرپرس بڵێ ئەی فلان مقاول تۆ لە شوێنی خۆت ڕاوەستە و ستۆپ تۆ پارەی خەڵک بە هەدەر دەدەیت بەڵام ئێمە نایبینین ئەو کارە لێرانە بکرێت خۆشتان دەزانن ئەگەر لە هەر وڵاتێک جگە لە ڕۆشنبیری یاساییەکەی خەڵک ئەگەر قەزا و ئیدیای عام ڕۆلی خۆی نەبوو ئەوە وەکو بەردی دۆمینۆ هەموو کایەکانی ناو کۆمەلگا بەرەو هەڵدێر دەباتن بەداخەوەش ئێستا ناو کۆمەلگای خۆمان دەبینین تو پاشی 30 ساڵ لە حکومدارێتی کوردی بزانە گەیشتینە کوێ تۆ بزانە هەر ئەوەی پێرەکە دوێنێکە سەرۆکی حکوومەتی هەرێم دام بەوەی دادنێتن دەڵێ یەک لە هەڵەکانی ئەو کارەساتەی لە هەولێرە ڕوویدا کە بە هەزاران ماڵ و بە هەزاران سیارە و 12-13 هاوڵاتی گیانیان لە دەستدا لە بەرچی چونکە بارانێک باریە تۆ ڕێڕەوی ئاوەکەت گرتیا چێ هەستایە بەو کارانە چێ ڕێڕەوی ئاو گرێت تۆ کە بەدەیان هەزار ساڵە ئەو شارە بوونی هەیە ئێمە لە هەشتاکان و حەفتاکان زۆرترین باران و بەفر دەباری ڕۆژێک لافاومان نەدید
بۆچی ئێستاکە ئەو هەموو لافاوە دەبین کەوابی ئەوە کاری ناسایی نایاساییەکرا چێ کردوێتی لە سەردەمێکدا کراوە مهم ئەگەر ئەو وڵاتە خەڵکێک هەبا پەیڕەوی یاسای بکرد بایان لە یاسا بترسا بە باوەڕ بکەن نە لە بەلەدیەی نە لە وەزارەتی بەلەدیات و نە مقاولەکان و نە لە حکوومەتی هەرێمیش نەیان دەتوانی کارێکی وا بکەن ئەو خەڵکە تووشی ئەو هەموو کارە ساتەبی ئێستا سبەی شەوە دیسان بارانەکی بەهێزە لە خلالی 48 سعاتی دیسان ئەگەر بە پەلە کارێک نەکەین ئەو جارە کارێکی خراپتریش ڕوودا مەبەست لێرە ڕۆشن بیری یاسایی تەنها لەسەر فەردەکان نییە لەسەر کۆی کۆمەلگا و لەسەر حکوومەتیشە پەیڕەوی ئەوەی بکاتن کە احتیرامی یاسا بگری ئەگەر حکوومەتێک خۆی قدوە بێتن لە پێشێل نەکردنی یاسا یان پەیڕەوکردنی یاسا باوەڕکە خۆی لە خۆیدا دەبیتە دەرزگوتنەوەک بەو خەڵکەکەش پەیڕەوی یاسا دەکات من نەکرد لە بۆ دێنم ئەوە ئیسرائیل لە تەنیشتمان ئەوە دووەلەکانی ئەوروپا زۆر جارن سەرۆکەکانی خۆیان کە دەیان ساڵ خزمەتی ئەو وڵاتەشی کردیا لەسەر چەند سەد دۆلارێک لەسەر هەندێک پارە کە لە سەلاحیەتی نییە لە پارەی گشتی سەرفی بکاتن ئێستا لە سزن دەڕزێتەوە من والێرە لە بەرنامەکەی ئەوە دانیشتیمە مەدحی قەزای ئیسرائیل دەکەم مەدحی قەزای سوید و ئەڵمانیا و بەریتانیا دەکەم کە قبوڵی ناکەن وەکو نمونونەکەی چێرچەلیش ئەوە ڕۆژە لە فەیسبووکەکەی خۆم باسم کرد قەزا قەراریدا کە فڕۆکەخانەیەک لە تەنیش شارێک دابخرێت چونکە خەتەری هەیە لەسەر ئەو شارە دە ڕۆژیشیان مۆڵەتدا لە هەمان کات چێرچل کە قیادی گەورەتری شەڕی جیهانی دەکرد لەگەر هیتلەر یەکسەر خەبەریدا مستەشارەکانی خۆتی چەند ڕۆژمالە بۆ قەزا گوتیان 2 ڕۆژ گوتی فەوری بڕن مەتارەکە قەپاتکەن وتە مەشورەکەی خۆی هیناوە گوتی من حەز دەکەم جەنجێک بدۆڕێنم بەڵام قەزامان نەدۆڕێنی ئالێرەدا بزانە وەشیاری یاسایی لە بەریتانیا لە سوید لە ئیسرائیل لە هەموو دووەری عالم ئەو وڵاتانی چەندی بەرەو پێش بردیا کەوابی ئەلێرانەشدا جگەلەوەی خەڵکیش خۆی پێویستە هۆشیاری یاساییەکەی هەبی هەوڵ بداتن بەڵام دەبیتن ئەو حکوومەتەی کە قیادی ئەو خەڵکە دەکا ڕێز لە یاسا بگری پابند بیتن بە جێبەجێکردنی یاساکان تاکو بێتوانەیەکی جوان نمونەیەکی جوان خەڵکەکە زۆر ئاماژە بە هاوڵاتیان کرد لە مەفهومەکەی جۆرە تێگەیشتم کە دەکرێت بڵێن کۆدەنگی هاوڵاتیان لە بارەی بابەتی گشتی یاساییەوە نیان سەرڕای کە کەم تەرخەمەی کە لە ڕۆشنبیری یاساییەوە هەیە دەکرێت بڵێن ئەو کۆدەنگیش کەم تەرخەمی بەخۆی بینیەوە لە نێوان هاوڵاتیان خودی خۆیان بەڵێ کەم تەرخەمی هەیە بەڕاستی ڕۆشنبیری یاسایی لە ئاستێکی بەرزدانیە خەڵکەکە خۆی کەم تەرخەمە سەبارەت بە کۆدەنگی هاوڵاتیان کۆمەڵک مەسایلی یاسایی ناکاتن بەڵام بەڵێ سەبارەت بە کۆدەنگی هاوڵاتیان و ڕازیبوون یان یاخود لەسەر بابەتێکی گشتی بێت سەبارەت بە پەیوەست بە هەموو هاوڵاتیان بەم جۆرش دەکرێت بڵێن کەم تەرخەمی لە ڕۆشنبیری یاساییشە بێت لەمەشا کەم تەرخەمن لەم کۆدەنگی کە لە نێوانیان هەیە سەبارەت بە بابەتە گشتیەکە خۆی خاتون زۆر باشترە ڕۆشنبیری یاساییەکەوی بەڵام زۆر جارانیش لە دەسەڵات لە بۆ دەسەڵات لە وڵات لە بۆ وڵات دەگۆڕێ بەڕاستی وا ئاسان نییە کۆدەنجێک دروست بیتن چونکە ئێستاکە شەقام بێخاوەنە ئەگەر شەقام خاوەنی هەبووە چونکە بەڕاستی دەسەڵات مەترسی هەیە خەڵک ئێستاکە دەترسێ بێتە سەر شەقام خەڵک ئێستاکە لە کۆمەڵک شت دەترسێ بەڕاستی لە گرتن دەترسێ لە زیندانیکردن دەترسێ لە حکومدان دەترسێ لەوەی دەترسێ وەزیفەکەی لە دەست بدە لەوەی دەترسێ نەقل بکرێ لە شوێنێک لە بۆ شوێنێکی تر ئەوان بەرامبەر دەسەڵاتێک تەسەڕوف دەکەن ئەو دەسەڵاتە خۆی پەیڕەوی یاسا ناکاتن ئەو دەسەڵاتە خۆی یاساکان پێشێل دەکاتن ئیدی هاتنە سەرجادەی خەڵک یان ڕۆشنبیری یاسایی خەڵک بەڕاستی هەندە جاران پێویستی بە کاریزمایەکیش هەیە پێویستی بە خەڵکەت شێ پێشڕەوایەتیان بکە ئێستا خەڵکەکە لەسەر ڕەسیفە نەپەڕیتەوە سەجادە بینی ڕەسیف و جادە یەکەنگاوە لە ڕووی مەسافە بەڵام لەوانەیە دەیان مانگ بی دەیان ڕۆژ بی دەیان هەفتەبی بە ساڵەهای ساڵبی هەتا ئەو شەقابە دەبڕیتن دێتە سەر شەقام بەڕاستی ماوەیە خەڵک هاتنە سەر شەقام بەڵام بەداخەوە مایەپووز دەرچوو هیوادارم جارێکی دیکە خەڵکێک بتوانی شەقام بەکاربینیتەوە لە بۆ بەرگریکردن لە مافەکانی خۆی و ڕاگررتنی حکوومەت لەو پێشێلکاریانەی کە دەرحەق بە خەڵک دەکرێت لە هەموو ڕووەچیەوە بەڵێ ئەمە سەبارەت بە ڕۆشنبیری یاسایی کاکێکار بەڵام بینە سەر تێگەشتنی هاوڵاتیان بۆ کێشەکانی خودی خۆیان بەونە بۆ کێشەکانی خودی خۆیان یاخود کێشەکانی خێزانیان دەوروبەریان شوێنی کاریان ئایا تێگەشتنی کێشەکانیان چۆنە لە ڕووی اقتصادی لە ڕووی کۆمەڵایەتی یاخود بابەتەکانی دیکە دەکرێت بڵێن تێگەشتنیشیان چۆنە ئێوەکو پارێزەر و ئەزمموی خۆتان وەڵای خاتون بەنسبەت هاوڵاتی بەنسبەت کۆی خەڵکەکە کە ئێستا کە دەیانبینین بە
دەیان کێشە دەناڵێن ئێمە 6 ساڵی ڕابردوو لە ئەنجامی موچە بڕینی خەڵک و پاشەکەوتکردنی بە زۆری خەڵک باوەڕ کە گە بچوو بە محاکم خلالی ئەو 3-4 ساڵەی کە معاش نەدرا خەڵک بە دەیان و بە هەزاران کەیسی جۆرا و جۆر ڕوویدا کە ژمارەیان زۆر زیاتر بوو لە ئێستا کابرا کە معاشی بڕا یعنی تو ژیانت لێ تێکدا کابرا خاوەن خانی بوو بووە کرێتی خاوەن سیارە بوو ئێستا پیادەیە خاوەن پارە بوو ئێستا کە قەردارە کێشەیەکی ئێزگار زۆر هەیە خەڵکەکەش بەڕاستی دەزانی مافەکانی خۆی چییە بەڵام نایەتە سەر شەقام وەکو پێم گوتی ئەوە کەم تەرخەمیە لە خەڵکەکە بەڵام ئەو کەم تەرخەمیە و ئاسان نییە خەڵکەکەوا لێ بکاتن بەرگری لە مافەکانی خۆی بکە خەڵک پێویستی هەیە ئەوەی هەیە کە لەسەر ڕەسیفەکە وەکووتم لەسەر شۆستەکە بێنیتە سەر شەقام ئایا هاتنە سەر شەقام وا ئاسانە پێم وانیەوە ئاسان بیتن هەم کاتی دەوێت هەم سەرکردەیەکی دەوێت هەم خەڵکەکی دەوێتن پێشڕەوایەتیان بکە بەڕاستی لێرانە پێشێلکردنی ئاساییەکان دەربارەی مافەکانی خەڵک و بەرژەوەندیەکانی خەڵک لە هەموو ڕوەکەوە هەر لە لافاوەکەی دوێنێ هەولێر بگرێت حتا دەگاتە ئەو پارانەی لە خەڵکەکە خوراوە ئێستا کە بە نیازن نەیدەنەوە خەڵک هەتا دەگاتە مەسەلە تەندروستیەکان و پەروەردەیەکان و هەتا دەگاتە مافی تایبەت و مافە گشتیەکان بەڕاستی لە کوردستان هەر هەمووی تووشی پێشێلکاری بووە بڕۆ تەماشە مەکتەبە حکوومیەکان بکە خەستەخانە حکوومیەکان کە بڕۆ تەماشە هەموو ئەو دەستگا گشتیانە بکرێت کە ساڵەهای سال خەڵک خوێنی لە بۆ ڕۆژ بوو جوانترین پەروەردەمانە بوو جوانترین تەندروستیمانە بوو ئێستا کە بە ئەنقەست مولکە گشتیەکان و شوێنە گشتیەکان سووک و ڕیسوا دەکرێتن خەڵک وا لێ دەکەن پەنا لە بۆ مستەشفای ئەهلی بە پەنا لە بۆ قوتابخانەی ئەهلی بە پەنا لە بۆ ئەو شوێنانە بە کە بە مەلاین دۆلاری قازانج تێدا لە بۆ کەومەڵە خەڵکی مشەخۆر ئەوە کارەساتە تۆ ئەو وڵاتە چێ هەبوو حەسوودی بە وڵاتە نەباتن لەسەر مەسائلی پەروەردە و تەندروستی و قەزا و هەموو ئەو مەسائلانەی دیکە کە هەبوو ئێستا ئەمە پاشەکشەیەکی ئێجگار زۆرمان کردیە لەو ڕوانە ئەوەش هەر هەمووی پێشێلکاریە تۆمە شوێنە گشتیەکان بەڕاستی هەمووی تاڵان کران هەمووی فرۆشران هەموو ئەو شوێنانەی کە بە ساڵەهای ساڵ خەڵک بۆ دەستی نابوو لە ئەنجامی عارەق ڕشتن و ماندیبوون و دەردەسەری ئێستا کە هەر هەمووی لەناو بران ئەگەر ڕۆشنبیریەکی یاسایی هەبیتن لەناو خەڵک تەقەبولی ئەو کارە نایاساییانە نەکاتنیان تەقەبولی ئەوەی نەکاتن دەستکەوتەکانی بەهادەر دەدرێ بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ ئێمە بەرەو هەڵدێر و خراپ دەڕۆین و وڵات وای لێ دێتن لە باتی موڵکی گشتی بێتن موڵکی چەند سەد کەسە چی لێ دێ ئێستا کەش هەروایە ئێستا بەڕاستی کوردستان موڵکی ئەو 6 ملیۆن کەسە نییە موڵکی چەند سەد کەسێکە کە ئێمە بەڕاستی ئێستا کە بڕۆ تەماشە کە 15 تا 20 میلیاردێرمان هەیە 10,000 مەڵتی میلیۆنێرمان هەیە پێم ناڵێ ئایا ئەو ڕقەمە گەورە دەگونجێ لەگە حاڵی ئەو خەڵکەی کە دوێنێ شەوێ دیتمان لە دارەت و گەڕەکی ژین و ژیان و قوشتە پەڕوویدا کوڕی ئەو خەڵکە هەمووی سەری چوە قوڕ و نازانم چی بەسەر هات ئێمە بەڕاستی ڕۆشنبیریە یاساییەکان جگە لەوەی کە مافی خەڵکە و ئەرچی سەرشانی خەڵکە هەیبیتن بە تاک و بە کۆی گشتی و لە هەمان کاتیش لەسەر حکوومەت و دەسەڵاتدارانە بەڕاستی ئەو ڕۆشنبیری یاساییە و ئەو سەقافەتە یاساییە لە قوتابخانەکان و لە ڕەوزەکانەوە دەست پێ بکرێ با ئێمە زەمنێکی نوێ ببینین بەسیەتی ستەمکردن بەسیەتی پێشێلکردنی مافی خەڵک بەسیەتی ئازاردانی خەڵک ئێمە لە وڵاتێک دەژین دەکرێت مستەوای دەخلی فەردی هەر کەسێک باوەڕکە و لە وڵاتانی خەلیج زۆر باشتر بی ئێمە نەفت دەفرۆشین داهاتی گشتیمان زۆر باشە گۆمرجی زۆر باشمانێ ژمارەی دانیشتوانیشمان کەمە خاکێکمان هەیە زێڕە بۆچی ئەو حکوومەتە بۆچی ئەو دەسەڵاتە ئەو هەموو ئیمکانیاتە زل و زەبەلاحە لە خزمەتی خەڵکەکە بەکارنانی تەنها لە پێناو خزمەتی 200 یان 400 کەسێکی مشەخۆر بەکاردێنرێ ئایا ئەو وڵاتی ئەوانە نمونە گەلێک زۆرەگە ئێستا کە باسی بکەین لەسەر ڕێزگرتن لە خەڵکی پاک و وڵات پارێز و لەگە خەڵکەکی دیکە کە هەمووی پێچەوانی ئەوانن ئایا وڵات ئیوانە یان ئیوانەیە ناکرێتن وڵات بخرێتە بندەستی خەڵکانێک بەڕاستی ڕابردووەکی ناپاچی هەیە دەبی وڵات بخرێتەوە بندەستی ئەو خەڵکە پاکەی کە دەتوانن وڵات بەڕێوە بن یاسا پەیڕەو بکەن قەزایەکی جوان بەڕێوە بن ئیدعایەکی عامی جوان بەڕێوە بن بەڵام بەداخۆ ئێمە هەست دەکەین لەو ڕوا دەسەڵات کەم تەرخەمە و زۆریش لاوازە لە پەیڕەوکردنی خودی یاساکان جاتە جای خەڵکەکە خەڵک ئەوەی دەبینیتن خۆشی پەیڕەوی یاساکە ناکەن بەڵێ کاتەگەر بشڵێن بۆ منە ئەم کەم تەرخەمی ڕۆشنبیری یاساییە لە نێوان خودی تاکەکان و هاوڵاتیان خۆیاندا هەیە بەڵام تا چەند گرینگە بۆ منە کە کێشە و ئاستەنگێک دێتە بەردەم هاوڵاتیان جا هەر کێشەیەک بێت بۆ منە ڕاوێژ بکەن بە کەسانی بۆ نەپارێزەر یا خود ڕاوێژکاری ئەوانەی کە خێزانەکانیان لەو بارەوە شارەزان کەواتە تا چەند گرینگە گەر بێت و ئەوان لەم بارەوە هۆڕشنبیر و هۆشیاریشیان نەبێت بەڵام ڕاوێژکار و پارێزەریان هەبێت بتوانن ڕاوێژ و گفتوگۆی بابەتە جۆر بە جۆرەکانیان لەگەڵ بکەن ئەوانەی کە کێشە
پرسیارەکە جوانە بەڕاستی پەنابردن لە بۆ یاسا پەنابردن لە بۆ دەستگاکانی کە یاسا دەپارێزن کارێکی زۆر گرنگە هاوڵاتیان پێویستە لە هەموو حاڵەتە نەخوازراوەکان لە ناخۆشترین کات کە ڕوودا و بەسەریاندادێ قەت بیر لەوە نەکەنەوە تۆڵە سندنەوە لە ڕێگای چەک و بەکارهێنانی هێز و خوێن ڕشتن بێتن هەردەم هانا ببن لە بۆ دەستگاکانی قەزایی و بیسبێ ڕۆژێ قەزا تۆڵەکەی لە بۆ بکاتەوە قەزا سزای دابنێتن لە بۆ ئەو کەسانێکە پێشێلکاریان دەرحەق کردووە لە هەموو ڕوەچی جا لە حاڵەتی کوشتنەکان بیتن یا لە حاڵەتەکانی دزین بیان لە هەر حاڵەتێشێت چونکە پەنابردنە بەرهێز و چەک بەڕاستی خەسارەتی زۆر گەورەما لێتدا بەدەیان نمونەشمان هەیە کە لەو ماوەی ئەخیری و دەیان ساڵی شەڕوودەدا لە هەولێر لە سلێمانی لە دوهۆک زۆر جارە خەڵک دەبینی هەندێک شتێکی زۆر سادەشی بەسەر دێ پەنا لە بۆ چەک دەبە لە ناو هۆڵەکانی خوێندن و کۆلیژەکان لەسەر گەراج کابرا تەڵەبەیە دەست لە بۆ چەک و دەمانچەکەی خۆی دەباتن بەڕاستی هەموو خەڵک پێویستە هەرگیز پەنا لە بۆ چەک نەباتن هەتا بکرێتن لە هەر کێشەیەک بەسەری دێداێتن قەزا هەیە دەتوانی هانا لە بۆ قەزاب باتن پەنا لە بۆ قەزاب باتن لە بۆ چارەسەرکردنی کێشەکانی خۆی ئەدینا زیانی زۆر گەورەی ببەردەکەویتە کەواتە کاکرێکان منەمێت تۆکو پارێزەرێک هەندێک بابەتمان بۆ بخەیتە ڕوو سەبارەت بۆی کە داچەند گرینگە هاوڵاتیان گەربێت و ئەم هۆشیاریشانە بێت لە ڕێگەی ئەم بەرنامە ئەو ڕۆشنبیریان لەلا دروست بێت ومنە هەندێک بابەت کە پێویستە لە ڕووی یاسایی و بیزانن بۆ منە بابەتەکانی خانوبەرە بابەتەکانی ئامێرەکانی پەیوەندیکردن ئەم بابەتە گرنگانەی کەوکو ئەولەویەت یاخود زەڕوریەت دادەنرێت تایبەت بە هاوڵاتیان خۆی پێویستە هەموو هەر هاوڵاتیەک لە هەر مامەڵەکردنێک لە مەسائلی خانوبەرە و کڕین و فرۆشن و هەر کێشەیەک لە پەیوەندیەکانە لە مۆبایلە نازانم چییە بەسەری دێتن قەت سڵ لەوەی نەکاتەوە پەنا باتە بەر قەزا قەت سڵ لەوەی نەکاتەوە بڵێ ئەگەر من بچمە قەزا لەسەر پەیوەندی لەسەر مۆبایل لەسەر نازانم چ لەسەر هەر کێشەیەک کە بەسەری دادێتن بڵێ بە زیانم دەشتێتەوە بۆ سمعەم باش نییە بۆ نازانم چی باش نییە چونکە هەر پەرچە کردارێک یاخو هەر خۆکردکردنێک لە هەر پێشێلکاریەکی یاسایی کە بەرامبەری کرایە بە هەردوو سەرەوە تووشی زیانێکی زۆر گەورەی دەکات ئێمە خۆمان دەبین هەر لەو ماوەی ئەخیری کەسێک هەستا بە کڕینی عەردێک هەموو مۆرەکانیشی پێبوو فرۆشتی لە بۆ کەسێکی دیکە ئەو کەسە ئەو هەموو مۆرەی نازانم لە چێن دەرێ پیا کرد و پارەکەی خۆشی ئیستیرام کرد و ساحیبەکەی دەرێکا کە عەردم نەفرۆشتیە نەچوویمە فڵانجێ و فیساجێش یان لە مەسائلی پەیوەندی و هەڕەشەکردن لە کەس هەڕەشەکردن لە هەر کەسێک بە مۆبایل سڵەوەی مەکەوە پەنا لە بۆ قەزا بە ڕاستیەکانیش هەموو ڕوومکۆ لە بۆ قەزا تا ئەو کەسەی مافەکانتی پێشێل کردیە تەزویرکی بەرامبەر کردیا هەڕەشەی لێ کردی یاخود ئیبتیزازت دەکاتن بە سزای خۆی دەگاتن ئەوە جوانترین هەڵسوکەوتە کە وەکو تاک و وەکو کۆمەلگا بتوانین پەیڕەوی بکەین و لە کێشە دووربینەوە بەڵێ کەواتە ئێوەکو پارێزەر تا چەند بۆن منە ئەو کەیسە و دۆسیانی بێگومان ئێوە چەندین بەرکەوتتان لەگەڵ هەندێک بابەت و کێشەکاندا هەبووە بە بەرچاوتان کەوتووە ئەم کێشانە یاخود ئەم گیر و گرفتانە و کە زیاتر گرفتەکان ڕۆبەڕووی هاوڵاتیان دەبێتەوە کە زیاتر کەیسەکان لە دادگان کامانن دیارترینیان دەکرێت بڵێن کامانن کە دووبارە دەبێتەوە لە نێو خودی هاوڵاتیان خۆیان بێگومان وەکو ئەزمموی خۆتان وەڵا خاتن کێشەکان زۆرن لە دادگار هەر کێشەکانی ئەحواڵی شەخسی لە ئەوانەی خێزانین تەلاقە تەفریقە نەفەقەیە وە کێشەی مۆبایلەوە کێشەکانی تری تەزویر و قەرز نەدان و ئەوانە هەر هەمووی ئێستاکە لەو زروفە هەیە کە بەڕاستی زروفەکە ئیوێ ئەو کێشانە ڕوو بداتن زروفەکە ئیوێ ئەو خەڵکانە تووشی ئەو کارە ساتانە بن لە ئەحواڵ شەخسیەکەی زۆر جاران دەبینی مەسائلی تەلاق و تەفریق زۆرە بەڕاستی دەبینی ئینسان دیڕاستەی لەسەر بکاتن کێشەی مۆبایل زۆرە ڕەشەکردن زۆرە تەزویرکردن هەیە خەڵک پارە ناداتەوە خەڵک فێڵ لە خەڵک دەکاتن پارە وەردەگری کارێکی لە بۆ بکە پاشان دەڵێ ئیتر وەکو بڵێ پاپۆڕەکەمان غەرق بوو 2 ملیۆن دۆلارەکەم سوتا ئاخیری بەنیوە قیمەت لەگە خەڵکەکە پێک دێتەوە ئەو کێشانە هەر هەمووی ئێستاکە بوونی هەیە لە ناو دادگاکان پێویست بەوەی دەکاتن بەڕاستی دیراسە بکرێت لەلایەن دەستگایەک خەڵک لێ کۆڵینەوە بکاتن ئەو هەموو کێشەی تەلاق و تەفریق و خێزانیانە چیە ڕوودەدا ئەو هەموو کێشەی مۆبایلە چی ئەسبابەکەی چی ئەو هەموو کێشەی دزی و تەزویرکردن هەروە دەکەی لە هەولێر لە سلێمانی لە دووە کەسێک دروست دەبی 10 ملیۆن دەخوا و تێدەتەقێنی و دەڕوا و دوایەکە هەر خۆی دێتەوە بەنیوە قیمەت پارەکەی دەداتەوە خەڵک یاخود هەر خۆی بزر دەکە دەستیتە وڵاتێک کێشەکان بەڕاستی هەمووی هەیە
بوونی هەیە ئەو چار پێنج کێشەی باسم کرد ئێستا بڕۆ دادگاکان هەر هەمووی بوونی هەیە جا زۆر جاران خەڵک پەنا لە بۆ قەزا دەباتن هەندێک جارانیش بەداخەوە لە هەموو ئەو کێشانە پەنا لە بۆ دەست و بازووی خۆی دەباتن کە ئاخیری بە زیانی خۆی و ماڵ و منداڵی خۆی و بە زیانی بەرامبەرەکەشی دەشتێتەوە بۆیە هیوادارم هەموو خەڵکێک بەو پەڕی جورئەتەوە بەبێ شەرمکردن لە هەموو مەسائلەکان پەنا لە بۆ قەزاب باتن لە بۆ ئەوەی تووشی کارەسات نەبیتن. بەڵێ کاتە کاکرێکار تا چەند گرنگە و وەرکشۆپ هەروە سەمینار و کار و چەلەکی سەبارەت بەم ڕۆشنبیری و هۆشیاری تایبەت بە یاساییە بەرامبەر بە حاڵەتیان بخرێتە ڕوو هەمان کاتدا ئەمەوێت بە دیاریکراوی سەرنج و تێبینی خۆت بزانن سەبارەت بە چارەسەرکردنی کێشە جۆر بە جۆرەکان و بابەتەکانی دیکە لە لایەنە کۆمەڵایەتیەکانەوە بۆ منە ئەوانەی پشت بە لایەنە کۆمەڵایەتیەکان دەبستن بۆ هەندێک گفتوگۆیی بابەت و کێشەکان. خۆی دەتوانم بڕێم ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ڕۆڵێکی باش دەبینن لە بڵاوکردنەوەی ڕۆشنبیری یاسایی بە تایبەتی کۆمەڵێک ڕێکخراوی کە سەربەخۆ هەنە و سومعەتی باشیان هەیە لە نێو کۆمەلگا بەڕاستی ڕۆلی باشیان دیتێ بە هەزاران کۆڕ و سیمینار و وەرشۆپەکان دەکەنەوە توانیتیان بە شێوەک لە شێوەکان وا بکەن خەڵک ڕۆشنبیری یاسایی زیاد بکاتن. هیوادارم لە ئایندە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بە هیچ شێوەک دەستکاری نەکرێت بە هیچ شێوەک نەکرێتەوە ئاجێی حزب بە هیچ شێوەک حزب فشاریان نەخاتە سەر لێیان گەڕێن. کۆمەلگای مەدەنی لە هەر وڵاتێک پێوەرە لە بۆ ئەوی بزانی ئەو وڵاتە پێشکەوتووە یاخود دواکەوتووە. کۆمەڵک ڕێکخراوی مەدەنی زۆر باشمان هەیە با حکوومەت ڕێگایان لە بۆ بکاتەوە دەرگایان لە بۆ واڵا بکە یارمەتیان بداتن چونکەوە کۆمەڵک ئیش دەکەن بە خودی حکوومەتەکە ناکرێتن. هیوادارم لەو ڕووی هەم کۆمەلگای مەدەنی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی زیاتر خۆیان ماندی بکەن کە ڕۆشنبیری یاساییەکە زیاتر بیتن هەم حکوومەتیش پاڵپشتیان بی هاوکاریان بکە لە بەرامبەریان ڕانەوەستیتم بە فشار بیان کاتە دەستگای حزبی بچن ببنە وازی هەلە بۆ هەر حزبێک بۆیە ئەوانە ڕۆڵێکی زۆر باش دەبینن و من پێم باشە لەو زروفە خودی حکوومەتمان خودی دەسەڵاتدارانمان قەزا ئەوانیش بە ڕۆڵی خۆیان هەڵبستن لە بۆ ئەوەی کەمترین ڕوودا ڕووبدا کەمترین پێشێلکاری ڕووبدا ناکرێت حکوومەت خۆی پێشێلکاری بکاتن ئیدی گلەیش لە هاوڵاتیان بکەین چونکە بەڕاستی هاوڵاتیش زۆر جاران تەماشە سەرکردەکانی خۆی دەکاتن تەماشە حزبە سیاسیەکان دەکاتن تەماشە ئەو کەسانە دەکاتن کە ڕۆژگارێک بە کاریزمای داناینە بەڵام کە تەماشاشیان دەکاتن نمونەکی جوان پێشکەش ناکەن لە پەیڕەوکردنی یاسا نمونەکی زۆر جوان پێشکەش ناکەن لە بەدەستهێنانی پارەی حەڵال ئیدی خەڵکەکەش بەڕاستی تەقلیدی دەکاتەوە ئەگەر 100 تەقلیدی نەکا 50 تەقلیدی دەکات کە 50 تەقلیدی کردەوە ئەوە فەساد و وەکو شێرپەنجەیەکی لێدێ لە ناو کۆمەلگا بڵاو دەبیتەوە. هیوادارم دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان خۆیان ببنە نمونەیەکی جوانی پێشێل نەکردنی یاسا هەروەکو دەبینین لە ئەنجامی پێشێلکردنی یاسا چەندین ڕووداومان بەسەردا هاتیە ڕووداوی کۆمەڵایەتی بگرە ڕووداوی وەکو ئەو ڕووداوانەی لافا و مافا و ڕووداوی خڕکردنەوەی پارە و پولی حرام لەلایەن کۆمەڵی خەڵکەوە. بەڵێ زۆر سپاس بۆ کاکرێکار ئەمین پارێزەر بەشێکی ڕاستەخۆی لە هەولێرە لەگەڵمان بی سپاس بۆ زانیاریەکانت لە ئێستاژە تۆڕ پامنێرامان ئامادە بۆ